مفتی پێنجوێنی شاعیری مرۆڤ دۆست و بە هەڵوێست. لە ڕاستیان مفتی ئەو پیاوە ناوازەیەی کە هەمومان شانازی پێوەکەین، کورد شانازی پێوەکات لە لاوێتی و لە مناڵیە ئەلێرا پەروەردە بووە کە ئەم شوێنە لە گەڕێکی بەرکێوە بەری ئەم بەرەوەی بەرکێ و نزارە ئەم لە پشتی هەزارکانیانەوە کە ئێمە خۆمان ئێستا پێڵێن گەڕێکی بەرزان، بەڵام ئەو کات پێیان ئەو بناری کێوی ئەحمە هاجەر. ئەلێرا ماڵێکی گڵین، ماڵێکی سەربانی ئەو کاتە مەسەن دیوارەکانی لە قوڕ سەربانی ئەو کاتە بە دار و دارە ڕاو ئەوە دروستکرا بوو، ژوورێکی گەورەی ڕێکوپێکی هەبووە بۆ میوان، چونکە مفتی زۆر خەڵکی ناوازە و ئەوە ڕوویان تێکردووە، شاعیرەکان ڕوویان تێکردووە، خوێنەوارەکان ڕوویان تێکردووە و خێزان و ماڵیش ئەلێرە. شاعیری ناوداری کورد مفتی پێنجوێنی ناوی تەواوی مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا کەریمی بیستان کوڕی حەمەبانەییە. ساڵی 1881 لە گوندی بیستانی سەر بە قەزای پێنجوێن لەدایک بووە. سەرەتا لای باوکی هەندێ ئایەتی قورئانی پیرۆزی خوێندووە. منداڵ بووە کە باوکی کۆچی دوایی کردووە. برا گەورەکەی بە ناوی مەلا ئەحمەد سەرپەرشتی کردووە و هەندێوانەی شەرعی پێگوتووە و ناردوویەتی بۆ خوێندنی زانستی شەرعی. براکەشی شاعیر بووە و نازناوی شەفیق بووە، بۆیە ناسراوە بە مەلا ئەحمەدی شەفیق. بۆ خوێندن حوجرەکانی بیارە و سابڵاخ و مەریوان و پێنجوێن و هەندێ شوێنی دیکە گەڕاوە. دوجار کە خوێندنی تەواو کردووە نەبووەتە مەلا، بەڵکو لە پێنجوێن لە تەنیش مزگەوتی پاشا دوکانێکی داناوە و کاری فرۆشتنی تووتن و جگەرە و وردەواڵی کردووە. مفتی ڕەحمەتی خۆی ناوی مامۆستا مەلا عەبدوڵڵایە، کوڕی مامۆستا مەلا کەریمی حەمەبانەییە. مامە حەمەبانەیی کاتی خۆی بە کۆچ هاتووە لە گوندی بیستان جێگیر بووە، دواتر لەوێ کوڕەکانی بە دیراسەوە مەشغوڵ بوون. مامۆستا مەلا کەریم مەلای گوندی بیستان بووە. بیستان لە ماوەیەکە وەکو یەکێک لە شوێنە گرنگەکانی کە بابانیەکان گرنگیان پێداوە، وەکو یەکەیەکی کارگێڕی گرنگیان پێداوە لە چەمیشلێرە و سەرەتای چەمیشلێرە. بەڵام بەداخەوە مفتی لە سەردەمی مناڵیە باوکی کۆچی دواییە کرد. مدەتێکی کەم پیتەکان لای باوکی فێرە بێت، باوکی کۆچی دواییە کات. دواتر مەلا ئەحمەدی شەفیقی برای ئەیگرێتە لای خۆی و دەرس و دەوری پێڵێ تا ئەگاتە قۆناغی لاوێتی. لە لاوێتیا ئیتر ئەگوێزنەوە دێن بۆ پێنجوێن، لێرە جێگیرە بێت و بۆ خوێندن زۆر شوێنی کوردستان گەڕاوە. یەکێک لەو شوێنانەی کە تایە ماوەتەوە بیارەیە دوا قۆناغی خوێندنی. لەو کاتی کە لە بیارە دوا قۆناغەکانی خوێندنی ئەخوێنێت، مامۆستا مەلا عەبدوڵڵایە کە ئەو سەردەمە مفتی شاری سنە بووە، کۆچی دواییە کرد. ئیتر هەواڵ بڵاوە بێتەوە ئەرەوەڵا مەسەرەن چۆن ئەڵێن عالمێک مرد، عالمێک فەوتی کرد، عالمێک فەوتی کرد، ئەڵێن مامۆستا مەلا عەبدوڵڵا فەوتی کردووە مفتی شاری سنەیە. مامۆستا مەلا عەبدولقاری بیارە کە سەرپەرشتیاری حوجرەی بیارەیە ئەو کاتە ئەفەرمێت جا ئەو مەلا عەبدوڵڵای مفتیە کۆچی دوایی کردووە، ئەم مەلا عەبدوڵڵایی ئێمە مفتیە، لەقەبی مفتی ئالەوە وەرەگرێت. بەڵێ بێگومان مفتی پێنجوێنی یەکێکە لەو مەلایانە، یعنی یەکێکە لەو شاعیرانە، یعنی یەکێکە لەو زانە و ناودارانەی کورد کە لە سەرەتای خوێندنی حوجرەیەوانێ بیرۆکەی یاخود شێوازێک لە شێوازەکانی ژیانکردن لە مێشکیا خەمڵیوە کە هەوڵ با کەسێکی جیاواز بێ لە شاعیرەکانی تر یا لە مەلاکانی تر یا لە کەسەکانی تر. ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەستی کردووە بە خوێندن لە حوجرەی بیارە یا خانەقای بیارە
و لای مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی دەرسی خوێندووە و لای مامۆستا مەلا عەبدولقادری بیارەیی کە گوایە هەر ئەو نازناوی موفتیشی پێداوە و هەروەها مەلا ئەحمەدی پێنجوێنی برای موفتی لەگەڵ مەلا عەبدولعەزیزی موفتی سەقزی. موفتی کە یەکێکە لە ڕەمزە جوانەکانی نەتەوەی کورد، یەکێکە لە دەنگە زۆر دیارەکانی خۆشەویستی نیشتیمان، شوێنی کاسبیەکەی ئەلێرا بووە. ئەم دەرگایە لە مزگەوتی پاشاوە دەرگای ڕۆژهەڵاتێتی کە لێوەی دەیتە دەرەوە، ئەمیا کاتی خۆی هەم تەنیشتی مزگەوتی پاشا هەم ئەم بەرەوەشی هەمووی ریزە دووکان بوو، وەکو قەیسەری ئەچویت بۆ ئەو سەرەوە و لەو سەرەوە پێچیە کردەوە. هەمووی دووکانی بازرگانەکانی پێنجوێن، پیاوە معقولەکانی پێنجوێن ئالێرا لە تەنیشتی دەرگاکەوە دووکانی حاجی محەممەد ڕەعنا بوو، خەیات یەکێک لە خەیاتە مەشهورەکانی پێنجوێن. ڕێک بەرانبەر ئەوە دووکانی موفتی ئەلبەت دووکانەکەی زۆر سادە، هەندێشتی وردەی بچووکی تیا بووە خۆراکی، لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک سینی و تووتنی کوردستان کە ئەو کاتە بەشێک لە زەی وزاری دەوروبەری پێنجوێن بە تووتن شێنراوە بەردەمی کانیاوەکان و جگەرەیەکیان تێیە کرد پیانە و جگەرەی زەل بە قایشێک لەسەر سینیەکەیان بەستەوە و داکوتینەوە. ئەوە چونکە موفتی خۆی یەکێکە لەو دەنگانەی کە ڕاستە بنەماڵە مەلا و شارەزا لە دین، بەڵام پیشەی مەلایەتی نەکردووە. یەکێکە لەو دەنگە زۆر دیارانەی کە هەوڵی ئەوەی یاوە خۆی بژێنێ و خەڵکانیشی وا هانداوە. هەمیشە هەوڵی ئەوە یاوە کە خەڵک بە دەست و بازووی خۆی بژێنێ. بۆیە مناڵەکانیشی مەسەرن کە وەسفی کچەکەیەکە کە لەلایەکی ترەوە یەکێکە لەو دەنگانەی کە پێشوەخت کچەکەی خستۆتە خوێندن لە مەکتەبە، دوانی ئۆڕوان کە هاتووەتەوە لە دوکانەکە لێرە هاوکاری کردووە. مفتی پێنجوێنی خاوەنی فکر و جیهانبینیەکی فراوانی ڕۆشنبیری بووە و هاوکات کەسایەتیەکی بەهەڵوێست بووە. شعرەکانی زیاتر دەربڕی فکر و جیهانبینیەکەیەتی، لەو پێناوەدا دەستگیر کراوە و ئازاری زۆریشی چەشتووە. مفتی پێنجوێنی تۆ ئەگەر سێری ئەو قۆناغی ژیانی ئەوکەی، قۆناغێکە کە کورد لە ناو جۆرێک لە نەخوێندەواریە و دنیای ئیسلامی بەگشتیش بەر ئەوروپا کەوتووە، ئەوروپا جۆرێک لە پێشکەوتنی گەورەی بەخۆی بینیوە. شتێک لێرە دروست دەبێ پێی دەگوترێت دنیای ئیسلامی بە تایبەتی لە میسرۆ زیاتر گەشە دەکا، دێتە عێراق، ئەویش پێی دەگوترە ڕۆشنگەری تەنویری ئەوروپایی. پرسیاری تەنویری ئەوروپایی ئەوە بۆ نمونە وەسیە بەسەر عەقڵەوە نەهێڵرێت، بەسەر مرۆڤەوە نەهێڵێت، عەقڵی مرۆڤ ئازاد بێ. بەڵام پرسیاری ڕۆشنگەری لە دنیای ئیسلامی ئەمەیە، بۆچی ئێمە دواکەوتین، ئەوروپا پێشکەوت. چەندها یەک و جیلی یەکەم وەکو ڕەفع ڕافع تەحتاوی هەوڵی ئەدا وەڵامیان پرسیارە بداتەوە. دوایەوە سەلامە موسا وانێ و دەوروبەری ئەو بوون، تەنانەت لە بوعدە دینیەکەوە خۆ دەزانی بەڕێز ئەفغانی و ئەمان خەریکی ئەم بابەتە ڕۆشنگەریە دینیانە بوون. لێرەش ئەگەر یەکێک بە نوێنەری ڕۆشنگەری ئەو قۆناغە بزانین، من مفتی پێنجوێنی بە نوێنەری ڕۆشنگەری کوردی تێدەگەم. لەو ڕۆ کۆمەڵێ پرسیار کە ڕۆشنگەرەکان دەیان وروژاند، بۆ نمونە ڕەفع ڕافع تەحتاوی و سەلام و سامانە دەیان وروژاند، ئەمیش دەیوروژێنێ. بەڵام چۆن دەیوروژێنێ؟ ئەوان بنووسین لەبەرەوەی ڕەفع ڕافع تەحتاوی یەکێک لە کتێبەکانیا باسی تەلخیص، ئەگەر ناوەکەیم لە بیر بێت، تەلخیص ناوی کتێبەکەم نایەتەوە، بەس باسی پاریزەکە، ئەزمموی خۆی لە پاریس. ئەو پاریسی بینیوە و وەکو وەفدێکی زانستی دەچێت فێر ببێت. بەڵام مفتی پێنجوێنی لە چوارچێوەی پێنجوێنە قودرەی فێربوونی تەنها بە شیعرە، بۆیە قودرەی دەربڕینیشی بە شیعرە. ئەو پرسانەی کە ڕۆشنگەرە عەرەبەکان دەیان وروژاند هەمان ئەو پرسانەیە کە کەسێکی وەکو مفتی پێنجوێنی بەڵام لە ناو چوارچێوە کوردەواریە ناوچەیەکی خۆیان دەیوروژێنێت. ئەگەر لە ژیانی مەلا عەبدولعەزیزی موفتی سەقزی بڕوانین کە هاوڕێی و هەروەها مامۆستای موفتی پێنجوێنی بووە،
ئەبینین بۆ خۆی کەسێک بووە لە ڕچەشکێنەکان، کەسێک بۆ لەوانەی کە زۆرێک لە دیاردە و شتەکانی سەردەمی خۆی ڕەت کردوتەوە. ئەمەش کاریگەری لەسەر مفتی کردووە، بۆیە مفتی وەکو مەلاباشێک وەکو یەکێک لە زانایانی ئەو سەردەما هەوڵی یاوە لە کۆمەڵێک بوارە ڕچەشکێن بێ کە بە کورتی باسی هەرێکێک لەو ڕچەشکێنیاناکەین. یەکەمین ڕچەشکێنی ئەو لەوێەوە دەست پێەکە کە هەوڵی کردنەوەی قوتابخانەی داوە لە پێنجێن، هەوڵی داوە لەم قوتابخانەیانە هەموو لاوان بڕۆن بخوێنن لە ڕێگەی شعرەوە هانی لاوانی داوە. بۆ نمونە لە شعرێکاڵێ مەکتەب ژیانی میلەتە، باغی حەیات و وەسڵەتە، بۆ ئەهلی دنیا جەنەتە، هەرکەس نەچێ بێ هیممەتە. و هەروەها خوێندن بۆ کچانیش بەبێ جیاوازی، ئەمەشی لەوە دەست پێ کردووە کە کچەکانی خۆی ناردۆتە بەر خوێندن بۆ ئەوەی کە خێزانەکانی تریش چاو لە مفتی بکەن و هەروەها کچەکانیان بنێرنە خوێندن. و مفتی نەک تەنها کچەکانی ناردۆتە بەر خوێندن، بەڵکو لەو ڕۆژگارەیە ئەگەر خۆی نەیتوانی بێ دوکانەکەی بکاتەوانێ، یەکێک لە کچەکانی داناوە لەسەر دوکانەکەی بۆی دوکانەکەی دانەخرێ، کە ئەمەش یەکێک لە ڕچەشکێنەکانی تری مفتیە کە بۆ ئەو سەردەما شتێکی زۆر دژەباو بووە، شتێکی زۆر نائاسایی بووە. بۆ نمونە یەکێک لەو پرسانە ئازارێکی گەورە هەیە لای مفتی کە بۆچی ئەمان دواکەوتون، بۆچی ئەوروپاییەکان پێشکەوتون و مسلمانەکان و یا کوردی لەناو مسلمانەکانە دواکەوتووە، بۆچی ئەوان خاوەنی فڕۆکەن. بۆ نمونە ئەوان خاوەنی کۆمەڵێ داهێنراوی زانستین و گەشتون بە وڵاتانە و ئەم وڵاتانیشان داگیرکردن لە کاتێکە ئێمە لە خەوی غەفڵەتین. شعر لای مفتی دەبێتە ئامرازێک بۆ گەیاندنی بیر و بۆچوونە ڕۆشنگەریەکانی خۆی. بۆ نمونە پرسی ئازادی و سربەخۆی میلەتەکەی خۆی، بۆ نمونە پرسی دواکەوتنی مرۆڤ لە ناویانە پرسی ژن و دواکەوتنی ژن، پرسی نەخوێندەواری و نەبوونی ناوەندی زانستی و خوێندن لەو قۆناغەیە کە ئەو ویستێتی هەبێ بۆ هەردوو ڕەگەزەکە بەبێ جیاوازی چنێر چمێ. و هەروەها پرسی ئایندەسازی خەونی گەورەی مفتی کامەش خەونێکی دیکەی ڕۆشنگەریانەیە لە داهاتوودا ئەو ناوچە دواکەوتووی ئەو بەڵام کە بووکێکی جوانە چۆن پێش بکەوێ. بۆیە پرسیارەکەی ئەو کە جەنابەت لێمە پرسی پرسیارێکی ڕۆشنگەرانەیە، ئەویش بۆ دواکەوتین ئەی چۆن ئەتوانین ئەم دواکەوتنە ڕزگارمان بێت و پێش بکەوین. شعر لای ئەو دەبێتە هۆکارێک بۆ گەیاندنی خەونە ڕۆشنگەریەکانی خۆی. ئەگەر شعرەکانی بەوردی ببینی زۆر شەڕی وشارایشکردن و میتافۆر و ڕەوانبێژێکی قوڵ نادات، شەڕی ئەمە ناکات. بۆ نمونە بەڵکو شەڕی ئەوە دەکات چۆن بتوانێت لە ڕێی شعرەکانیەوە ئەم دید و بۆچوونە ڕۆشنگەریانی خۆی بگەێنێ بە بەرامبەر. لە ڕاستیەکە مفتی پێنجێنی خۆی شاعیرێکی پێشەنگ و بوێر و ئەتوانین بڵێن یاخیش بووە. یاخی بۆ مانایی کە دژی ئەو کۆمەڵێک بیر و بۆچوون و یا بڵێن کۆمەڵێک دیدگای ئەفسانەیی بووە. مفتی پێنجێنی شعرەکانی خۆی شاعیرێکی خاوێن هەڵوێست بووە، یعنی ئەرکی شعری لە لای مفتی پێنجێنی هەڵوێستە. بۆیە ئەگەر سەرنجیش بین لەوانەیە هەندێک لێی ئەوە بکە بڵێ شعرەکانی بۆچی زیاتر گرنگی بە ناوەڕۆکاوە، بۆچی ڕوخساریە لە بەکارهێنانی هەنێ وشە هەنێ جوانکاری کەمترە وەک لە ناوەڕۆک. لەبەر ئەوەی شعر لە لای مفتی پێنجێنی هەڵوێستە، ئەرکی شعری لای ئەو هەڵوێستە. ئەم هەڵوێستەش چی ئەگرێ، چی لە خۆی ئەگرێ؟ پەیام ئەگرێ، ئامانج ئەگرێ. ئامانج و پەیامی مفتی پێنجێنیش بە پلەی یەکەم چییە؟ وشیارکردنەوە وریاکردنەوەی خەڵکی کۆمەڵگەی ئەو سەردەمێ و بە تایبەتیش خەڵکی ناوچەکەی خۆی وریاکردنەوە وشیارکردنەوەیانە. لەوە لە قەوی مفتی ئەدرێتێک دیارە زۆر کارامە و زیرەک و لێهاتوو بووە لە خوێندنی دەرسەکانیا، لە قسەکردنیا، لە فکر ڕۆشنیە. هەر ئەوەیش بووە وای لێ کرد کە ببێت بە یەکێک لەو پیاوانەی کە بانگەوازی ڕێنیسانس و چاکسازی بکا و بەگژ هەندێک لە خورافیاتا بچێتەوە. مفتی پێنجێنی شاعیرێک بوو ئەگەر هاتوو
ڕۆڵی ڕۆشنبیری ئەو وەختە شانسی ئەوەی هەبوایە لە ناوچە جوگرافیە بچووکەی خۆی بێتە دەرەوە لە ئەکادیمیایکی دیکە بیخوێندایە بۆ نمونە یان وەکو ڕۆشنگەر عەرەبەکان کە لە سەردەمی محەممەد عەلییا دانێرێ بۆ پاریس ئەو وڵاتانی دەروی ببینایە ئەم گیر و بۆچوونانی کە بە شێعر نووسیەتی بە کتێب بە شێوەی پەخشان دەینووسین و هەروە تەسەورم دەکرد هەمان وای بۆ دەچم هەمان بیر و بۆچوونی دەچەسپاند بەڵام لە ناو نووسینەکانە بەڵام بە ڕوئیەی جیاواز بە ڕوئیەی فراوانتر کە شێعر قودرەی ئەوەی نییە ئەو درێژدا دڕیەک لە ناو نووسینە هەیە واتە ناو نووسینی شێوە پەخشانە هەیە لە ناو شێعرا بیکردایە. ئەتوانین بڵێن کەسێکی ژیر لەگەڵ کەسێکی وردبین بووە. ژیر بەکەم مانایە بەکارێنی ژین بۆ مارایە بەکارێنی کە ئەم ئاگاداری پێشکەوتنی سەردەم بووە کە ئەو کۆمەلگەی خۆی لەو شتانە وەکو چۆن بڵێ بێبەش بوون یا ئاگاداری ئەو بابەتە نەبوون. بەڵام مفتی پێنجوێنی کەسێکی ژیر بووە ئاگاداری هەموو پێشکەوتنم سەرکەوتنەکە بەرەو پێشچوونەکانی ئەو سەردەمە بووە. ئەو بۆ مانایی کە ئەڵێن کەسێکی ژیر بووە. کەسێکی وردبین بۆ یعنی زانیوێتی داهاتووی ئەم کۆمەلگایە ئەگەر بەو شێوازە دواکەوتووە بێ بەرەو چی ئەڕوا یعنی کاتە ئەم بۆیە هەوڵیاوە کۆمەلگاکەی بەرەو پێشبەرەیە کۆمەلگاکەی وشیار کاتەوە لەبەر ئەوەی تەنها خەمی ئەم سەردەمەی نەبوو بەڵکو خەمی چی بووە خەمی داهاتووشی بووە. سەرنجیاوە کە ئەو کۆمەلگایی ئەو و بە تایبەتی وەکوتم خەڵکی ئەو ناوچەی خۆی یەکێک لە خاڵەهرە سەرەکیەکان ئەتوانین ناوی بنین بە شێوازێک لە شێوازەکان زوڵم و زۆری دەرەبەگایەتی لەو سەردەمەیە کە چینەکانی ئەو قۆناغا ئەو سەردەمی ئەو جیاوازی زۆر لە ناو چیوەنەکانە هەبووە چینی دەرەبەک و چینی هەژار جیاوازیەکی زۆر هەبووە لەو حاڵەتە ئەو زوڵمستەمی کە ئەوان کردویانە و بێدەنگی خەڵکەکە کۆمەڵەکە لەو سەردەمەیە ئەم چی کردووە وشیاری کردوونەتەوە لە ڕێی شعرەکانی ئەوانە لە ڕێی قسەکانی ئەوانێ لەو شعرا کە وەصفی سەرکردە ئەکات بۆ ئەوەی کە سەرکردە بەڕاستی پێی بووترێ سەرکردە ئەفەرمێت گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری خۆم بۆ بگێڕم لە دەوری سەری بە وشکی بۆچی ببمە مەیتەری وەختێ دەرکەوێ هەستم لەبەری هەر بۆ خۆی دایم هەوڵی ژیان بێ یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ گەورەیەک چاوی لە فەقیر نەبێ دەربەس ژیانی جوان و پیر نەبێ کەس لە پولێکی دەستی گیر نەبێ جەرگی بۆ میلەت وێنەی قیر نەبێ مێمڵ بە ماڵ و دوژمن بە گیان بێ یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ پیاە دێتە خوارەوە ئیتر کە گەورە سەرکردە بێ چۆن بێت لە ناو میلەتەکەیە وەصفی ئەکات بەڕێک و پێکی بۆیە خۆی سەرکردەی بێنەوایانە خۆی سەرکردەی هەژارانە خۆی سەرکردەی زەحمەتکێشانە. مفتی پێنجوێنی ئەم شعرانی کە خەریکی وشیارکردنەوە و وریاکردنەوەی خەڵکەکە بووە تەنها بە قسە نەبووە بەڵکو بە کردارێکی عملی بووە یعنی هەر شتێک کە خۆی ویستی بێتی خەڵک وشیار کاتەوە خۆی شتەکەی بە کرداری بە عملی کردووە بۆی خەڵک نەک تەنها بە قسەکردن بەڵکو بە کرداریش بە عملی چاوی لێ بکەن وەکوتم یەکێک لەوانە ئەو جیاوازی نێوان چین دەربەگایەتی خاڵێکی تر لەوانە هەندێک بیر و باوەڕی ئەفسانەیی بووە کە هی سەردەمی زوو کۆمەلگاکە باوەڕی پێکردووە هەنێ بابەت بۆ هەنێ بابەتی ئەچێتە خانەی خوڕافاتەوانە ئەم لە سەردەمێکا چونکە کەسێکی وشیار بۆ پێشەنگ بووە بوێریش بووە لە هەمان کاتە خەڵکەکەی وشیار کردوێتەوە وریا کردوێتەوە لەم حاڵەتەکە ئەم حاڵەتانە حاڵەتێکی باش نین یا ئەم حاڵەتانە دیاردەیەکی دزیەون بۆ سەردەم و بۆ قۆناغەکە بۆیە هەوڵی یاوە وەکوتم لە ڕێی شعرەکانیەوە شێوازەکانیشی ئەو شێوازانەشی کە شعرەکانی پێنووسیوە بەچەند ئەتوانین بڵین بە سێ شێوە تقریبان لە خۆیکە شێوەیەکیان شێوەیەکی ساتیر وەرەگرێ ینی گاڵتە ئامێز بە شێوازێکی گاڵتە ئامێز و شێوازێکیان هەنێ جار بە شێوازی زۆر سادە و نزیک لە زمانی کۆمەلگە و خەڵکەکە و بۆی لێ تێبگەن و هەندێک جاریش بە شێوازێکی ناڕاستەوخۆ بە کوردیەکەی ئەو ویستوێتی بە هەر شێوازێک بێ بە هەر جۆرێک بێ کۆمەلگاکەی وشیار کاتەوە وریاب کاتەوە دەربارەی ئەو کێشە و گرفتانەی کە لەو سەردەمای هەیە کە زۆر جار کەسەکان تاکەکانی کۆمەلگا درکی بەو کێشانە نەکردووە دڵکی بەو جیاوازیە نەکردووە درکی بەو گرفتانە نەکردووە ئەوان پیان نەزانیوە بەڵام لەبەر ئەوەی ئەم وەکوتم کەسێکی بوێر بووە
چکە لەو سەردەمەی خۆیان ئەتوانین بڵێن بە تەنها کە ئەم وەکو ئەتوانین ئەم ئیشی ئەم بڵێن شۆڕشیە بۆ کە کردوێتی بە شعرەکانی لە وشیارکردنەوە وریاکردنەوەی خەڵکی ئەو کاتە چکە وەکوتم ئەو بە تەنها بۆ لاوانەیە بڵێن لە سەردەمی قۆناغێکا کەسیش پشگیری لەو قسانەی ئەو نەکردبێ بۆیە ئەتوانین بڵێن ئەو هەنگاوی کە ئەو ناوێتی هەنگاوێکی زۆر بوێرانە بۆ زۆر وەکو بڵێن نوێخوازی بۆ ئەو سەردەمە بۆ ئەو قۆناغی خۆی. ئەو ڕۆژگاری مفتی تێیدا ژیاوە سەردەمی تاریکی و چەوساندنەوەی ژیان و کچانی کوردستان و ناوچەکەی ئەو بوو. بۆیە خەمی زۆری خواردووە کە چۆن بتوانێت ئافرەتان ڕزگار بکات. مفتی داکۆکیکاری ڕاستەقینەی مافەکانی ژنان بووە. تەنانەت لە شیعرەکانیشیدا دوور کەوتووەتەوە لە وەسفی جوانی ژنان و ویستویەتی مافەکانیان بۆ دەستەبەر بکات. نەک وەسفی ڕوخسار و جەستەیان بکات و تەنیا وەک کاڵا بەکاریان بهێنێت. مفتی پێنجوێنی بە یەکێک لە پێشەنگە هەرە ڕادیکاڵەکانی بزوتنەوەی نێخوازی کووردا ئەندێ لە پرسی ژنانە. یعنی ئەوەی ئەو کردوێتی لە پرسی ژنانە لەو سەردەمەیە زۆر ئیشێکی نێخواز و وەکوتم زۆر پێشەنگ بووە. بۆچی ئەم حاڵەتە باز ئەەکەین؟ لەبەروی هەمومان ئەزانین لەو سەردەمەی کە مفتی پێنجوێنی شعری نووسیوە شاعیرەکانی هاوتەمەنی خۆی یا شاعیرەکانی هاو عەسری خۆی زۆربەی زۆریان نەک بڵێن هەمویان بەڵام خەریکی بە جۆرێک باسییان لە ئافرەت کردو و وەسفی ئافرەتیان کردووە کە ئەچێتە خانەی بڵێن بواری دڵداریەوە وەس لە جوانی و وەسفی خەت و خاڵ و لە شولاریان کردووە کە خۆشی لە شعرێکا زۆر بە ئاشکرا ئاماژە بەوەیە کە ئەڵێ ئیتر پێویستە ئێمە واز لەو شێوازە وەسفکردنەی ئافرەت بێنین. لە شعرێکیدا ڕەخنە لە شاعیرانی کورد دەگرێت کە تەنیا سەرقاڵی وەسفی بەژن و باڵای کچان و هیچی تر. لەو بارەیەوە دەڵێت ئەی بە شاعیر لەم زەمانە یاری زولف و شانە بێ یا سوپاسی قامەتی گوڵزاری ڕووی جانانە بێ هەر کەسێ لافی ئەدیبی وا لەسەریا بۆ تەماع حیفە ئەشعاری خەرافی یا قسەی ئەفسانە بێ شاعری بیکەی بە کوردی یانی خاوەن هۆش و بیر چۆنە بێ هۆشیار و زانا و هۆنەری لەرزانە بێ هەر ئەدی بێ خۆی لەسەر خاڵ و خەت و ئەگریجە بوو من لە حەق داوا ئەکەم خوابی بڕێ هەر بانە بێ پیا و کەسێکە بۆ ژیان و جیفە تا ئاخر نەفەس نۆکەری شێخ و غوڵامی بەگلەر و ئاغا نەبێ خۆشەویستی خوایە هەر کەس قاچ و شان و دەستی خۆی تووشی زەحمەت کات و لای کەس ملکەچ و ڕیسوا نەبێ تێگەیشت و هەر ئەناڵێنێ لە ژێرباری خەما بێمەراقی بۆ کەسێکە سەرسەری و جێوانە بێ مفتی هەرچەند تۆ کە هۆنەر نیت و ناوت هۆنەرە چاوەکو مردن ژیانت ژینی ئینسانانە بێ. ئەی مفتی پێنجوێنی چۆن باز لە ئافرەتەکە؟ ئایا حەقی ئافرەتی یاوە یان نە؟ بەڵێ زۆر بەزیادەوە ئەم وا باز لە ئافرەت ئەکا کە ئافرەتیش بوونەوەرێکە پێویستە ئێمە ڕێزی لێ بگرین. ئەمە خاڵی یەکەم. یەکێک لە خاڵەکانی تر باز لە مافەکانی ئافرەتەکە. مافە سەرەتایەکانی ئافرەت چییە؟ چۆن ئێمە مافی ئافرەت بین؟ یەکێک لەوانە خوێندنە کە لەو سەردەمەیە هەمیشە باسی ئەوە ئەکرێت کە خۆی یەکەم کەس بۆ کە کچەکانی ناردۆتە قوتابخانە بخوێنن. کچێک لەو سەردەمەیە بچێتە قوتابخانە بخوێنێ ئەمە ئیشێکی زۆر گران و قورس بووە چکە لەو سەردەمەی کە ئەو کچەکانی خۆی ناردۆتە قوتابخانە تەنانەت نەک ئافرەت پیاویش لە قوتابخانە بە زەحمەت ئەی خوێن بە شێوازێکی تر سەیریان ئەکرد بۆ خوێندنی قوتابخانە بەڵام ئەو خۆی یەکەم کەس بووە کەواتە وەکو پێشتر ئاماژەمان پێ ئەو هەوڵی بۆ هەر شتێکیا بێ چاکسازی لە هەر شتێکا کردبێت لە خۆیەوە دەستی پێ کردووە بۆیە خۆی کچەکانی ناردۆتە قوتابخانە بخوێنن بۆی مافی خوێندنیان باتێ. من لە شعرەکانیە کە هەمووی دەیخوێنمەوە لە شوێنێکان نەبێ هەندێک وەسفی جوانی کچی کوردەکە ئەوژەی بەسێتەوە بە هەژاریانەوە بەسێتەوە ئەڵێ ئەمانە جوانن بەڵام لەبەرەوەی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە ڕێز و مافی تایبەتی مێ نادات بۆیە ئەم کچە جوان و ناسکانە کاتێک شوو دەکەن پرسیان پێ ناکرێ
ئەدرێ بە کەسێک نەیبینیوە و هەروەها بە خەون و خولیا و حەزی خۆیانەوە ناشنە ناو ژیانی هاوسەرگیریەوە. یعنی لەو شوێنەشە کە وەسفی خاتوونەکە ئەفرەت دەکە مێ دەکە وەسفی دەکا بۆ مەبەستێکی دیکە نەک جوانی لە پێناوی جوانی و لە پێناوی کۆمەڵشتی دیکە. و ئەگەر بڕوانینە شعرەکانی بۆ نمونە لە دێڕە شعرێکە ئاڵێکی کەوا بوو خوێندن بۆ پیا و بۆ ژن ئەبێتە سوپەر ڕوبەڕووی دوژمن. کەواتە لێرە نەک تەناهانی خوێندنیاوە بەڵکو و توێتی با ژن و پیا و کچ و کۆڕ هەمووی پێکەوە بڕوا بۆ خوێندن و کەسیان لە خوێندندا نەبڕێن بەهۆی جیاوازی ڕەگەزیەوانێ بەڵکو پێویستە نێر بێ مێبێت لە قوتابخانە بخوێنێ و هەوڵبات فێری زانست و فێری زانین ببێ. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە یەنە سەر مافی ئازادی ڕادەربڕین. ئازادی ڕادەربڕین بۆ ئافرەتە کە خۆی چۆن پێخۆشە چی پێ باشە تەنانەت لە شعرەکانی ئاماژە بەوە ئەیە کە کچەکانی خۆی حەز ئەکەن چۆن بژین لەگەڵ کێ هاوسەر بکەن لەگەڵ کێ هاوسەرگیری بکەن چۆن ژیانە بکە ئازادی ڕادەربڕین بە خۆیان ینی ڕای خۆیان وەرەگرێ مافی خۆیان وەرەگرە. لە یەکێک لە حاڵەتەکانی ترا لە شعرەکانی ئەگەر ببینین بەرەنگاری یاخود بڵێن هێرشێک ئەکاتە سەر هەندێک لە باوکان هێرشێک ئەکاتە هەندێک لەسەر هەندێک پیاوان کە ئەوان پیان وایە ئافرەت تەنها وەکو دیلێک سەیری ئەکەن وەکو ژێردەستەیە سەیری ئەکەن تەنها بۆ ئیشکردن لە شعرەکانی ئاماژە بەوە ئەیە کە تەنها ئەم پیاوانە وەکو ئیشکەرێ سێریم ئافرەتانە ئەکەن بۆیە ئەو ڕخنی توندیان لێ ئەگرێ لەو پیاوانە و پێیان ئەڵێت پێویستە ئێوە ئازادی بە ئافرەتەکان باسی ئەوەیان بۆ کاکە لەگەڵ ئەوەیە ئافرەت ئیشکا بەڵام ئازادی خۆیان بە مافی خۆیان مافی بە ئافرەت بدا لەو ڕۆ بۆیە لە ڕووی خوێندنەوە وەکوتم لە ڕووی مافی ڕادەربڕینیانەوانە ئازادیەکی زۆری بە ئافرەت داوە و ئەمەش لە بە شێوازێکی کردداری ئەمەلی بڵین لە خێزانەکەی خۆیەوە دەستی پێکردووە هەرچەندە لەوانەیە لەو سەردەمەیە زۆر کەسی تر بە جۆرێک لە جۆرەکان دژی وەسابێتنەوە یا ڕخنەی توندیان لێگرت بێ بەڵام ئەم لەبەر ئەوەی کەسێکی خۆی بوێر بووە گوێی بە ئەو ڕخنەگرتنانەیە و لەسەر ئەو ڕێڕەوەی خۆی بەردەوام بووە تا ئەم قۆناغی کە ئێستا ئەیبینین ئافرەتان مافەکان خۆی هاندەری ژنان و ئافرەتانە یەکەمین کەسێکە لە پێنجێنە کە کشەکەی ناردۆتە بەرخوێندن یەکەمین کەسێکە کە کشەکەی لە پێنجێنا چووە سەر تەختەی شانۆ کاتێک کە مامۆستا ڕەفیق چالاک و مامۆستا عومەری عەلی ئەمین و ئەوانە هاتن بۆ پێنجێن شانۆگەری بکەن بۆ پیتاک کۆکردنەوە بۆ بوو مەرزەکەی پێنجێن. یەکێک لە کارەکانی ئەم شاعیرە هاندانی خەڵک بووە بۆ کار و کەسابەت زۆرجی تەمەڵی و بێکاری بووە دەرکی بەوە کردووە مرۆڤ تا چاو لە دەستی خەڵک بێت کۆیلێ و گەر بیەوێت ئازاد بێت پێویستە بۆ خۆی کار بکات. بێگومان یەکێکی تر لە گرفتەکان یاخود بڵێ کێشەکانی ئەو سەردەما کە بە مفتی پێنجێنی بە کێشە و گرفتێکی کوشندەی ئەو سەردەمەیدا ئەنێ بێکاری و تەمبەڵیە. تێبینیکی زۆر جوانی مفتی هەیە لەسەر ئەمە ئەو پێی وایە بێکاری یاخود تەمبەڵی تەنها ئەوە نییە تۆ گرفتێک یا کۆسبێکی ئابووریت بۆ دروستکات یعنی ئەو پێی وان نییە تەنها ئەگەر کەسێک بێکار بێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دەرامەتەوە پارەی نییە و لە ڕووی ئابووریەوە بڵێن باری خراپە باری دارایی خراپە ئەو پێی وایە سەرچاوەی زۆربەی گرفت و کێشەکانی کۆمەڵگا بێکاریە. بۆچی بە چەند شتێکی ئەو بەسێتەوە یەکێک لەوانە پێی وایە کە بێکاری کە تۆ کار نەکەیت ئیشی خۆتت نەبێت ئەو کاتە تۆ ئەبێت وەکو چۆن بڵێ لە ژێردەستەبی بۆ کەسێکی تر بۆ دەرەبەکێ بۆ کەسێ بۆ شتێکی تر لە ژێردەستەی خەڵکی تر ئەبێت کە تۆ ئیش و کاری خۆتت نەبێت. یەکێکی تر لە خاڵەکان کە باسی ئەکات ئاماژە بەوە ئەیە کە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی کێشەی ناو خێزانەکە و هەڵوەشانەوەی خێزان بێکاریە چکە پێی وایە بێکاری سەرچاوە ئەگرێ بۆ لێکهڵوەشانەوەی خێزانەکان گرفت دروستەکە گرفتە داراییەکە لێکهڵوەشانەوەیە بۆ خێزانەکە. زۆر بە ئاشکرا ئەیبینین لە شعرەکانیا کە ڕخنەی توند ئەگرێ لەو کەسانەی کە سوالکەرن لەو کەسانەی کە دەست لە خەڵکی ترپان ئەکەنەوانێ ئەو پێی وایە هەر ئیشێک بێ هەر کردەوە کارێک بێ کە مرۆڤەکە بیکە مای شانازیە بۆ مرۆڤەکە نەک ئەوەی کە دانیشە چاوەڕێی
کەسێ بکە بڵین وەکو حاڵەتەوەی دەست لە یەکێک پانکاتەوە یا چاوەڕێیەکێکە پارویەک نانێ یا شتێک پێ بەخشێت. تەنانەت یەکێک لە شعرەکان یا ئاماژە بەوە ئەکا گفتوگەیەکەیە لە بینی خۆی و قانعی شاعرە کە ئەو قانع باسی ئەوواکە کە بچێت بۆ شوێنێک لەوێت بە ئیسراحەت نان و بڵین خواردن و ئەو شتانی دەست ئەکەوێ. مفتی پێنجوێنی بە شعرێک وەڵامی ئاەتەوانێت کە باسی ئەوواکە کە ئەو نایەوێت بە بێماندووبوون یا لە خەڵکی ترەوانێ نانێکی دەستکەوێت ئەو ئێوێ خۆی بە ئیشی خۆی بە هیلاکەتی خۆی وەکو چۆن لە بەڕەنجی شانی خۆی پارو پیا بکان نام پەیدا بکە. لە ڕاستیە مفتی ئەم پیاوە یەکێکە لەو کەسانەی کە ویستێتی بە دەست و پەنجەی خۆی بژێنێ. یەکێکە لەو پیاوانەی کە ویستێتی خەڵک هاان بە کە هەمیشە هەوڵی ئەوە بن کە بنیاد نەربن خۆیان بنیاد بنێن. سەراپای دیوانی مفتی پێنجوێنی پڕە لە شعری جوان و نایاب بۆ خۆشەویستی نەتەوە و نیشتیمان، بە تایبەت شاری پێنجوێن کە خۆشەویستیەکی قوڵی لە دڵی شاعیردا هەبوو. کاتێک پێنجوێن بۆ هۆی بوومەلەرزەکەی ساڵی 1946 خاپوور دەبێت، زۆر بە سۆزەوە شارەکەی جەلاوێنێتەوە. ئەو ماوەیە کە پێنجوێن خاپوور بووە و پەڕاگەندە بوون، لە سلێمانیەوە یادی پێنجوێن دەکات و دەڵێت داخەکەم پێنجوێن کەوا ئەمڕۆ لە تۆ دوور و جیاین، تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناوتا دەرکراین، گەر بەجارێ قەسری لوبنان بێ بەجێمان دۆزەخە، چونکە فێری ئاوی ساردی تۆ و هەوا و شاخ و چیاین. ئەو کاتەشی قوتابخانە دەکرێتەوە و هێڵی کارەبا بۆ شارەکەی ڕادەکێشرێت، ئیتر ئەو تەواو دڵخۆش دەبێت و دەڵێت ئێستا بوویت بە شار. طبعا تەنها بە شعر وتمان تەقیمی مفتی ناکرێ، بەڵام شعرەکانی مفتی زۆر سادە و ڕەوانن، زۆر بە سۆزن، هەستێکی نەتەوایەتی تایبەتی تایە. بۆیە کاتێک کە پێنجوێن بوومەلەرزەکە لێدا ئەم لە کتێبەکانە هەندێک جار و زۆر خەڵک ئاشتان بەوەی کە سەرەتاکەی پێنجوێن ببێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخێ بە جەرگم. بۆیە لە بەشێکی ئافەرمێ هەر چاوی چڵکن کاری تێکردی، وەک تیری قودرەت لە ناوی بردی، ئێمەش بەجارێ بەخۆشی تۆوە هەر بەسەرخۆشی ئەچوین بەڕێوە، بێخەم و مەراق وەختی ئێواران ئەچوینە چوارباخ پۆل پۆل بۆ سەیران، بێ عەرەق مەست بووین بێ شەراب سەرخۆش، ژن و پیاو یەکسەر خۆشخۆر و تەرپۆش، وا ئەمڕۆ قەدری خۆشی دەزانین، کەوا پەرەندە و بێخانەولانین، پێنجوێن ببێتۆ نزیکە مەرگم، لوبنان شکێن بووی داخێ بە جەرگم. مفتی خۆشەویستی تایبەتی بۆ دەڤەر و زێدی خۆی هەیە کە پێنجوێنە و بەچی بۆ دەرەکەی 5-6 شعری هە لەسەر پێنجوێن هەیە. جگەلەوەی پێنجەم ببێتەوە هەیە، کۆمەڵە شعری دیکەی هەیە بۆ نمونە باسی ئێعانە و سەردەمی بوومەلەرزەکەی ئەو کاتاکە کە پارەیەک تەرخان کراوە بەڵام پارەکەی ناگاتە خەڵکی هەژار و بێدەرەتانی پێنجوێنەکان. لێرە شعرێک لەسەر ئەمان نووسێ بۆ نمونە. شعرێکی دووکە لەسەر ئەوان نووسێ کە پێنجوێن لەو بنارە و تەسکایە وەک بڵێ وەسفی شاری فراوان بووی تێدا نییە. چۆن پێنجوێن بهێنینە ناو بهینە خوارەوە لەو پێدەشتی دەوروبەری ئەوەی سەپێڵنکانی گۆژە و ناوە، چۆن بیکەین بە شارێکی فراوان و سینەمای بۆ بەری و هەروەها نەخۆشخانەی پێشکەوتوی بۆ بەری کە پاسی فڕۆکەخانەکە، چۆن فڕۆکەخانەی بۆ بەری لەو شارەیە. بۆیە وەسفی دەکات بۆی چۆن ببێ بە بەغدا لە شارێکیدا. خۆشەویستیەکی تایبەتی بۆی هەیە، تەنانەت باسی ئەوەکە کە لە پێنجوێنە نەبوونی یان کەمی خزمەتگوزاری لە بواری پەروەردەییە بۆ نمونە مەکتەب یەکێکە لە کێشە گەورەکان بە تایبەتی بۆ کچ، لەبەرەوەی کچ ناتوانێت ئەو کللتورە دواکەوتی و وەختە ڕێگە پێدەر نەبوو باسانی کچ بچێ بخوێنێ. بۆیە ڕەخنا لە کار بەدەستی وەختە دەگرێت خزمەتی پێنجوێنی نەکردووە کۆمەڵێ مەکتەب قوتابخانە و خوێندنگە و فێرگەی باش بەرهەم بێنێ بۆی نەوەیەکی بیرکەرەوەی باش لە پێنجوێنە بەرهەم بێنێ. خەونی ئەو بۆ پێنجوێن خەونێکە کە لەو شعرەیدا دەیەوێت پێمان بڵێ خەونی ئەومە. بۆ نمونە شعرێکی دیکە باسی ئاهان چەندێکێکا لەو بەرەو نزارێ ها
چێل و نزارەوانێت چۆن کچی جوانی ئەوێ بە پێیەن بەرەو پێنجێن و ماست و شیرەمەنیەکانی خۆیان دێنن لە جێگەی ئەوی بەلاو ئەو قوڕ و چڵپاوە بێن چۆن پردێکیان بۆ دروستکە شەقامێکی جوانیان بۆ دروستکە خەونی بەشارکردنی پێنجێنی هەبووەوە بەشارێکی مۆدێرن و تازەی هەبووە چونکە تەنانە باسی ماڵەکانیانەکە چۆن ماڵەکانیان لە مەڕمەڕ و حەوشەکانیان لە مەڕمەڕی بەرد دروست بکرێت ئەم خەونانی هەبووە لە ڕاستیە واتە لە کۆی شارەکانیان چەند شارێکی تایبەتی بۆ پێنجێندانەوە درک بەوە دەکەی خۆشەویستیی تایبەتی بۆ پێنجێن هەبووە لە ناو شارەکانیەوە ماڵەکانی پێنجێن لە بەرد و قوڕ دروست کرابوون سەربانەکانیان دار بوو زۆر لە ماڵەکان بەشی خوارەوان ئەهایسا بەم قەت پاڵەوە چونکە ئەم دەربانە شوێنێکی ئەوە داخراوە تەمە مژوشت نایگرێتەوە و ڕەشەبای نەبووە پێنجێن و بە زۆری بۆیە ئالێرە جێگیر بوون و سەر چاوەکانیە گەورەکانی هەزارکانیان و کانی حیات و پیرخەسرە و کانی باخی و ئەوانە لێران کانی کوورە لە بەردەم مانایە لە بەردەم ماڵەکەی موفتیە ئەم هەموو ئاوە وای کردووە ئەلێرا جێگیر بن بۆیە ماڵەکان یەک لەسەر یەک دروستکراون کاتی مومەلەرزەکە زۆریان ڕووخاون بە ملیەکە بۆیە ئەو کاتەیە کە ئیتر دوورەکەوێتەوە لە پێنجێن ئەوێ بیشی کا بە نەسیحەت بۆ پێنجێنیەکان چۆن حەزەتی ئادەم بەهۆی هەڵەیەکەوە لە بەهەش دەرکراوە ئەڵێ ئێمەش پێنجێنی با بە خۆمانە بچینەوە هەڵەیەکمان کردووە بۆیە لە سلێمانیەوە ئەفەرمێت داخەکەم پێنجێن کەوا ئەمڕۆ لە تۆ دوور و ژیاین تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناو تا دەرکراین پێنجێنە شوپێنێت بە بەهەشت کە ئینشاءڵڵا هەروە ئەبێت و هەزار ڕەحمەت لە گیانی پاکی ئەو پیاوە مەزدانە مفتی بە پێچەوانەی بەشێک لە پیاوانی سەردەمی خۆی گرنگی چەواوی بە قوچابخانە داوە و هەوڵی داوە قوچابخانە لە پێنجێن بکرێتەوە کاتێکیش کراوەتەوە یەکەمین کەس بووە کچەکانی خۆی ناردووە بۆ خوێندن کەسانی دواکەوتو لۆمەی زۆریان کردووە و هێرشیان کردووەتە سەری بەڵام ئەو سوور بووە لەسەر ڕای خۆی لێرە ئەمە یەکێک لە هۆنراوەکانە کە زۆر گرنگی بە خوێندن ئەیات و لەو سەردەم و قۆناغەیە کە نەک کەسانی وەکو چۆن بڵین نەخوێنەوە تەنانەت هەندێک لە کەسەکانی تریش لەوانەیە بەداخۆ بڵم هەندێک لە مەلاکان هەندێک لە بابەتانی تریش لەوانەیە پێیان وا بوو بێ کە خوێندن بۆ دەستەیەک یا بۆ کۆمەڵێک یا بە جۆرێک یا ئەو گرنگی نیە ئەم لێرەیە زیاتر جەخت لە گرنگی مەکتەب بکاتەوە لە شعرەکەیە ئەڵێ لە ڕێی مەکتەب سرم دانێم ڕەوایە لە بۆ دەردی دڵم خاکی شیفایە ئەگەرچی چەند کەسێک لێی ناڕەزایە لە لای من کۆشکی پر شەوق و چرایە ئەمە ئاماژەی بەوە کردووە کە ڕاستە هەنێک کەس مەکتەبی بەلاوە گرنگ نییە یان هێرش ئەکاتە سەریان بۆ کەسانی کە ئەچنەکەن بەڵام ئەو کۆشکە ئەو مەکتەبە یا ئەو خاکەی کە بەرەو قوتابخانە بۆی ئەڕوا ئەو خاک و کۆشکەی بەلای وەکو چرایەک وایە ڕووناکەرەوەیەکی ڕێگەی وایە چکە ئەزانێ دواتر ئێبێ ئێمە بزانین ئەم لە سەردەمێکە ژیاوە لە بینی دوو جەنگی جیهانی دوو هەموو کۆتایی جەنگی جیهانی یەکەم و دووهەم و کۆتاییەکەشی کە دنیا بەگشتی هەمووی وەکو چۆن بڵێ بیرروڕایان گۆڕا زیاتر بەرەو ڕۆشنگەری و ڕۆشن فکر ڕۆشتن بەڵام سیرەکەی ئەم ناوچەی ئەم یا بڵێن ئەم کۆمەلگایی ئەم هێشتا لە قۆناغە چەقپەستوەکەی پێشووی خۆیان بوون بۆیە ئەم چونکە شارەزای هەر خوێندنەکەش بۆ وای لێ کردووە کە شارەزای وڵاتانی تر بووە شارەزای وەکو چۆن بڵێ ئەو مێژووە بۆ کە هی وڵاتانی تر سەردەماینتر بۆیە وای لێ کردووە کە وەکو وتم بە کورتی و پوختی هەمووی هەرەگەڕێنێتەوە سەر زانست سەر خوێندن ئەڵە خوێندنەکەیە بەرەو پێشمان ئەڕۆ ئەگەر ئێمە بمانێ بەرەو پێش بڕۆن ئەگەرنا هەر شێوازێکی چەقبەستووە بن لە شوێنی خۆمان شتێکی دیکە کە مفتی زۆر خەونی پێوە بینێ ئەوش ئایندەسازیە لای مفتی ئایندەسازی بابەتێکی گرنگە و پێی وایە ئایندەی چکامە بیرێکی ڕۆشنگەرانەیە لە ڕاستیە ئایندەی نیشتیمانەکەی دەبێت ئەوەندێکی ڕۆشن بێت ئایندەیەک بێت لەگەڵ پێشکەوتن و دنیای نوێدا یەک بگرێتەوە و خەونی دنیای نوێ کە بریتە لە پێشکەوتن و خۆشگوزەرانی لە ناوچەکەی ئەوە بێتە دی لە بەرامبەر ئەمەدا پێچەوانەکەی چییە؟ لێدانە لە خوراافات لە شارێکیدا باسی خوێنەوەکی سایکۆلۆژی گەر بۆم بکەی باسی ئەو جۆرە پەروەردە دەکات کە منداڵی ئێمە لەسەر تۆقاندن ترسنۆکی جورئەت نەبوون پەروەردە دەکا باسی ها هەندێک
مستەڵەحی وهمی وەکو شەولەبان و وها وەکو خێ و وەکو ئەم بابەتانی کە منداڵی پێترسێنراوە باسی ئەو جۆرە لە ڕاشتەچینانە دەکا کە ئەخەوێت و خەبەرێ بێت و هەموو کەسێ لەبەر پەروەردەکەی پەروەردەیە کراوە بەردەوام جۆرێک لە ترسێکی سایکۆلۆژی تێدا چەندراوە. بۆیە ئەم دوو پرسێک پەروەردەیەکی خراپە مرۆڤێکی ترسنۆک بەرهەم دەرێن و مرۆڤێکی خورافی بەرهەم دێنێ لە بەرامبەردا ئایندەیەک کە پێویستی بە جۆرێک لە مرۆڤی دیکەیە کە ئایندەخواز بێ خەونی شارێکی مۆدێرن ببینێ و ژیانێکی خۆشگوزەران بۆ میلەتەکەی ببینێ. ئەم دوو بابەت بوون ڕەخنەی لەمیان گرتووە و خەونی بەوی دیکانەوە بینی وەکو ڕۆشنگەرێک. مفتی بۆ خۆی مەلا و کوڕەمەلا بووە، بەڵام ڕەخنەی لە ژیانی ئەو کاتەی هەنێک لە شێخ و مەلا هەبوو. ئەم ڕێزی زۆری لە ئاین و قورئان گرتووە، کەچی نەیارەکانی تانەیان لێداوە و بە بێدین و بەهایی و بابی و ناو و ناتۆری تر ئازاری دڵیان داوە. ئەمەش بەهۆی بیرکردنەوەی جیاوازی و هەڵوێستەکانی دژی چەوساندنەوەی خەڵکی هەژار بەدەستی دەرەبەگ و بەرپرسانی دەوڵەت و خورافیات و ئەوانەی دەیانویست بە ناوی ئاینەوە سامان و ماڵی دنیا بەدەست بخەن. بۆ تێکشکاندنی ئەو سێ کوچکەیە قوربانی زۆری داوە و ماڵەکەی بەردباران کراوە و ژیانی کەوتووەتە مەترسیەوە. کەچی ئەم سوور بووە لەسەر ئەو تێگەیشتنی خۆی بۆ دین و شەریعەت و تەسلیم بە نەیارانی نەبووە. مفتی پێنجوێنی ڕەخنەیەکی جدی لە گوتاری دینی هەبووە، بەڵام ڕەخنەی لە سێ کوچکەی پایی دین نەبووە. مەسەلەن ڕەخنەی نە لەخوا هەبووە، نە لە پێغەمبەر، نە لە قورئان. ڕەخنەی لەم سیانە نییە و زۆر بە ڕێزەوە باسیەمان ناکە. بەڵام ڕەخنەی لەو گوتارە دینی هەبووە کە وشەی پیاوانی ئاینی بەکارێن بۆی فراوان بێ. ئەو پیاوانی ئاینی لەو قۆناغەدا ئیستیغلالی دینەکەن بۆ مەعیشەتی دنیایی. بۆ نمونە لە شوێنێکە باسیەوەکە ئەڵێ مەیکە بە منفعی دنیا ڕیش و جبە و عەمامە. لە شوێنەکە باسیەوەکە ئەڵێ بۆ سوودی دنیا بەکاری مەهێنا. ڕەخنەیەکی زۆر ورد لەو عەقڵیەتە و وەعزیە دەگرێت کە جارێکی دیکە لە خزمەتی سیستمێکی سیاسی گەندەڵی ئەو قۆناغایە کە لە شێوەی لە سیستمی دەرەبەک و هەروەها دەسەڵاتدار لەگەڵ پیاوی ئاینی ئەم سیانە لەگەڵ یەکیان گرتووە. واعزی دینی لەو قۆناغەدا دەستی لە شعرەکانیدا هەوڵی ئەوەدا باسی ئەوکە کە چۆن پەیوەندی گەرموگوڕی لەگەڵ ڕژێمە دەرەبەجیەکە و هەروە ڕژەمە سیاسیەکە یان کار بەدەستەکە ئەو وەختا هەیە بۆ چەوساندنەوەی خەڵکی فەقیر و فوقەرا، بۆ چەوساندنەوەی خەڵکی هەژار. بۆیە دیدی مفتی بەرامبەر بە دین دیدێکە لەو سێ کوچکەیی کە باسم کرد زۆر ڕێزی لێگرێ و بە هیچ شێوە تەجاوزیان ناکە، بەڵام زۆر بە دیقەتەوە تەجاوزی ئەوە دەکات کە لە قۆناغی خۆیدا درکی بەوردی بەوە کردووە کە بابەتی ئیستیغلالکردنی دین بۆ سوڵتا، بۆ سیاست، بۆ مەعیشەتی دنیایی لە لای پیاوانی دینی زۆر بەڕوونی درکی پێکردووە. درکێکی وردیشە لە ڕاستیە لە قۆناغاتەوە بتوانانی درکی پێکە. بۆتە هۆکاریەوەی کە کۆمەڵی کێشە و سەرێشە بۆ مفتی دروست بکەن. بۆیە لەو قۆناغا زۆر لە شێعرەکانی ڕەخنەیەکی تند لەوانە ئەگرێت کە گوتاری دینیان وا شکڵ پێگرتووە، وا شقڵ پێداوە کە لەگەڵ چەوساندنەوەی زۆرینەی خەڵکی هەژارە بێتەوە یەک. چونکە هیچێک لە پرسەکانی مفتی لە شێعرەکانی باسیەکە باسی هەژاریەکات. خەڵکی و قۆناغا لە هەژارێکی سەختە ژیاون و باسیەوەکە ئێمە چۆن بتوانین نەم هەژاریە سەختە ڕزگارمان ببێت. نەقدی ئەوانە دەکا مرۆڤی ئەو سەردەما بە هەژاری دەهێڵێتەوە. بۆ نمونە نەقدی ئەو خیتابە دینیا کە خەڵک ڕازی بن بەوەی کەتیایەتی، یاخو نەقدی ئەو هێزە دەرەبەگە دەکا کە چۆن قۆرغی سەرچاوەی دارایی خەڵکی گرتو و بە هەژاری دانهێڵێتەوە. مفتی لێرەوە ڕەخنەگرێکی وردە لە ڕژێمی سیاسی واتە دەسەڵات لەو قۆناغا دەسەڵاتی سەرد مەبەستمە، هی سەربازی مەبەستمە، و هەروە دەسەڵاتی دەرەبەجی و هەروە ئەو خیتا ئەو گوتارە ئەو وێژەمانە دینیەی کە بە ناوی دینەوە لەگەڵ دەسەڵاتی سەرد و لەگەڵ دەرەبەگا یەکی گرتووە خەڵک دەچەوسێنێتەوە. واتە دەیەوێ لەگەڵ سێش کوشکەی خوا قورئان لەگەڵ پێغەمبەردا یەک بێ، بەڵام لەگەڵ سێ کوچکەی
پیاوی ئاینی دەسەڵاتی سەرتی بەڕێوەبردن لەگەڵ ڕژێمی دەرەبەگاتیە بیا بەیەکە و بەردەوام بەریەککەوتنیشیە بۆ لەگەڵم سێ کوچکەی ئەخیرەیە کە باسم کرد. طبعا مفتی پێنجێنی کاتێک کە خانەقای بیارە جێهێڵێ زۆرێک لە دژەکانی مفتی لە ئەمڕۆشا پێیان وایە هۆکارەکەیەوەیە کە نەیتوانی بە خوێندنی حجرە تەواو بکە یاخود نەیویستوە خوێندنی حجرە تەواو بکە. بەڵام بە پێچەوانەوە کەسێکی وەکو نەجمەدین مەلا لە ژینی ژمارە 1258 لە ساڵی 1956 ساڵێ مفتی مەلا عەبدوڵڵا لە ناوچەی پێنجێندا خوێندنی تەواو کردووە. کەواتە مفتی هەموو قۆناغەکانی خوێندنی فەقێتی بڕیوە لە قوتابێتیەوە هەتاوەکو مستعید و سوختە و هەمووی تەواو کردو و مۆڵەتی مەلایەتی وەرگرتووە. بەڵام لەو سەردەما باو بووە کە زۆرێک لە مەلاکان لەسەر ڕەنجی شانی خۆیان نەژیاون بەڵکو لەسەر سەرفترە و زەکات و ئەو خێر و خێراتە ژیاون کە لە خەڵکیان وەرگرتووە. بۆیە مفتی دژی ئەمە بۆ بەڕاستی مفتی هەوڵی داوەکە لەسەر شانی خۆی بژی هەوڵی داوە خۆی دوکانێک بۆ خۆی دابنێ کارێک بۆ خۆی بکاوەک چۆن مەلای گەورە بە زەرعات و کۆمەڵێک شتەوە سەرقاڵ بووە کە بتوانێت ژیانی خۆی پێدابین بکە. بۆیە مفتیش کاری هەڵبژاردووە دوکانداری هەڵبژاردووە ئیشی هەڵبژاردووە نەک لەسەر گیرفانی خەڵک لەسەر شانی خەڵک بە زەکات و سەرفترە و ئەم جۆرە شتانە بژی. لەبەرەوە مفتی دوور کەوتۆتەوانێ لە کاری مەلایەتی بەڵام وەکو ئاماژەمان پێدا خوێندنی ئاینی تەواو کردووە و مەلا باش بووە. بنەماڵەی مەلان براکانی هەمووی شاعیر و خەڵکی باش و مەلاحمەی شەفیق کە برا گەورەیەتی دوای فەوتی باوکی مەلاحمە زۆر چاودێری مفتی کردووە و ئەو بەشێک لە دەرسەکانی پێوتووە و ئەویش دیوانێکی شعری هەیە کە ئینشاءڵڵا لە داهاتووە بۆ خۆی قسەی لەسەر بکرێت بۆ یادی خۆی. بۆ بەڵگەشت دێڕە شعرێکی خۆی هێنینەوە کاڵێ شعر و مەقالاتی من کوفرە لە لای بێخەبەر بۆیە مدعین بە من تاقمێ شێخ و مەلا. دیارە شعر و مەقالاتەکانی ئەم لە لای کۆمەڵێ بێخەبەر لە لای کۆمەڵێ خەڵک بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم بە با بڵێن کەسێکی دژە ئاین کەسێکی کافر ناوبەرن. بەڵام لە واقعا نەخێر پێچەوانەکەی ڕاستە کەسێکی ئاینی بووە مەلا بووە خوێندنی تەواو کردووە. ئەگەر بۆ نمونە دێڕە شعرێکی تربێنینەوە کاڵێ شەرتە بە شەرع و فەرموودەی قورئان من بدەم بە شوو نەتخەمە زیندان. ئەمە لە وەڵامی کچەکەی خۆیان کاتێکە داوای لێکا کە بە پێی دڵخوازی خۆی بیدا بە شوو نەک بەوەی کە مفتی پێنجێنی خۆی ئێوێ وەڵامی کچەکەیە داتەوە کاڵێ بە شەرع و فەرموودەی قورئانی دا بە شوو ڕوونەکە شەرع مەبەست لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام مەبەست لە فقهی ئیسلامیە و هەروەها فەرموودەی قورئانیش ئاەتەکانی قورئانی پیرۆزە. ئەگەر کەسێک شارەزا نەبوو بێ لە شەرعدا مەلا نەبوو بێت بێگومان بەو شێوەیە بیر ناکاتەوە کە کچەکەی خۆی بە پێی فەرموودەی قورئان و بە پێی شەرع بەشووبە. و لە دێڕە شێعرێکی ترا مفتی بۆ خۆی دەڵێ مەلایەتی و خوێندەواری خوڕەوشتی خۆم و باوانمە کەچی ئارەزووی نان و ژیانی وەک مەلا ناکەم. ڕوونە پێمانەڵێ کە مەلایەتی و خوێندەواری خوڕەوشتی خۆم و باوانمە کەواتە هەم خۆم مەلا بووم هەم باوانیشم مەلا بووە. بۆیە ناکرێ ئێمە مەلایەتی و تەواوکردنی خوێندنی حوجرە و مۆڵەتی مەلایەتی وەرگرتنی مفتی پێنجێنی بخەینە لاو و پێمان وا بێت کەسێک بۆ نەیتوانی خوێندنی حوجرە تەواو بکە بە پێچەوانەوە کەسێکی ئاینی بۆ توانیوەتی خوێندنی حوجرە تەواو بکە. هەر ئەوەیە گرنگی مفتی لە ڕوویشەوە زۆر گرنگە یعنی مام سەڵا ئەویش چییە؟ مفتی یەکێک بۆ لەو شاعرانەی ژیانی شعری و ژیانی واقعی خۆی یەکشت بووە. یعنی ئەوەی لە ناو شعرا ڕخنەی کردووە لە ژیانی تایبەتی خۆشیان ڕخنەی کردووە. بۆیە وەکو تۆ باسی کرد
دەرئەنجامی ئەم جۆرە ڕەفتاری قوربانێکی ئێژگار زۆری داوە لە ڕووی ژیانی تایبەتی خۆیەوە لە ڕووی ژیانی خێزانی خۆیەوە و قوربانێکی زۆری داوە زەختێکی زۆر و فشارێکی زۆری لەسەر بۆ تەنانەت چەند جارێک نەوەکان کوڕەکانی خۆی جارێ بۆی باسەکردم چەند جارێک هەوڵی تیرۆرکردنی دراوە لەسەرم بیر و بۆ چوونانە بۆیە ژیانی ئەو بەرامبەر شعرەکانی تەنها سەخت نەبووی توانی شارەکانی بنووسێتەوە و لە ڕەفەیەکە دایان بنێ و کەس پێی نەزانێت بەڵکو ژیانی واقعی خۆشی لە هەمان کاتێکە لە هەمان کاتە بەشێک بووە لە شعرەکانی و ڕاستەخۆ شعرەکانی لەناو ژیانی واقعی خۆی و ژیانی واقعی خۆشینەوە شعرەکانیدا ڕەنگیان داوەتەوە وەک معلومی جەنابتە مفتی هەوڵی تیرۆرکردن و کوشتنی ئەدرێ و مفتی ئەگیرێ و زیندانیە کرێ و مفتی دوکانەکەی ئەسووتێ کۆمەڵێک مەشاکیلی توژیەک بەشێک لە هۆکارەکەی ڕچەشکێنێکێتی و بەشێک لە هۆکارەکەشی بابەتان نەتەوەیەکان و کۆمەڵایەتیەکان و ئەو بابەتانەیەکە پاڵپشتی لە زانست و خوێندن و زانستی سەردەم کردووە نەک تەنها حوجرە و ئەو شتانی کە لە حوجرەیە خوێندرێ. مفتی پێنجوێنی لە ڕواڵەتدا پیاوێکی کورتەباڵا بەڵام لە هۆش و بیر و تێگەیشتندا باڵابەرز وەک کەمالی شاعیر دەڵێت مەلا عەبدوڵڵای پێنجوێنی پیاوێکی خواپێجاوە زۆر دەوڵەمەندە لە تەبیعەت و ئەخلاقدا زۆریش فەقیرە لە سەروەت و تفاقدا تا کۆتایی ژیانی بە هەژاری و کولەمەرگی بەڵام بۆ پەڕی سەربەرزی و مەردایەتی ژیە کۆتایی ژیانی دووچاری ئازاری گەدە هات لە 15 حوزەیرانی 1952 بەرامبەر بە 22 ڕەمەزانی 1370 کۆچی لە نەخۆشخانەی سلێمانی لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد ئەگەرچی بە چوارینەیە کۆسێتی کردبوو لە گۆڕستانی گردی سێوان لە لای شاعیرانی هاوڕێ و هاوپیشەی بنێژرێت بەڵام لە گۆڕستانی حاجی شێخ لە پێنجوێن بە خاکیان سپاردوو پاش پرسەکەی کە سوکارەکەی شعرەکەیان لە گیرفانیدا دۆزیەوە بەو هۆیە وەسیەتەکەی جێبەجێ نەکرا و لە شارە جوان و ئازیزەکەی خۆی پێنجوێن ئەسپەردەی خاکی دایکرا. مفتی نەمر وەختێک کە بەهۆی نەخۆشیەکەوەی بە نەستێمانی و لە نەخۆشخانە نەشتەرگەری بۆ ئەکرێت ئیتر لە نەشتەرگەریەکەوە نایەتەوە سەرخۆ بەداخەوە هەروە ئەمێنێتەوە بەڵام کە کۆچی دوایی کات لە ناو گیرفانیا لە کاغەزێکی بچکۆلا شعرێکی تایبەتی نووسیەوە بۆ کۆچی دوایی خۆی وەسێتەکەیەتی بەداخەوە کە سوکار نایبینن تا دێنەوە پێنجوێن و جەنازەکە ئەهێننەوە ئەینێژن و دوایی کە دەستکاری ژلەکان یەکەن ئەو کاغەزا دۆزنەوە کاڵێ ئەگەر مردم تکایە گردی سەیوان ماڵ و قەبرم بێ گەڵای ئەو دارە جوانانە لە جێی سابات و کەپرم بێ تکاکارم لە ئاخردا لە قاپی حەزرەتی یەزدان لەگەڵ یارانی هاودەم هەر لەوێ مەیدانی حەشرم بێ.